کۆشتی سپی لەژێر فشاردایە بۆ وەڵامدانەوەی ئەو هێرشەی ڕۆژی یەکشەممە کە بە فڕۆکەی بێفڕۆکەوان 3 سەربازی ئەمریکی لە ئۆردن کوژران و واشنگتن هۆکارەکەی دەخاتە ئەستۆی میلیشیاکانی سەر بە ئێران کە لە سووریا و عێراقی دراوسێدا چالاکی دەکەن. دووشەممە بەرپرسانی بەڕێوەبەراتیەکە متمانەیان دەربڕی کە ئێران لە پشت هێرشەکەوەیە، بەڵام نەوردەکاریەکانیان خستە ڕوو، نەش هەنگاوی داهاتوویان دیاری کرد. من لێرە لەم پلاتفۆرمەوە هیچ مشتێک ناوەشێنم، هەروە ناکەومە پێش سەرۆک خۆی و نە لە بەردەم بڕیاردەرەکاندا ناوەستم. هەروەک دوێنێ وتم وەڵام دەدەینەوە. ئێمە لە خشتە و کاتی خۆماندا ئەم کارە دەکەین و بەو شێوەی کە سەرۆک هەڵی دەبژێرێت وەک فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان ئەنجامی دەدەین، هەروەها بە ئاگاداری تەواوی ئەو ڕاستی کە ئەو کۆمەڵانە لەلایەن تارانەوە پشتیوانی دەکرێن کە تازە سەربازە ئەمریکایەکانیان کوشتووە. بەڵام جان وتی شتەکە ڕوونە. ئێمە بە دوای شەڕدانین لەگەڵ ئێراندا، ئێمە بە دوای ململانی سەربازیدا نین لەگەڵ ئەو ڕژێمەدا. کاربستانی ئێران ڕۆژی دووشەممە بەرپرسیارەتی خۆیان لە هێرشەکە ڕەت کردەوە. ما بە دنبال تەنش با هیچ تەرەفی. ئێمە بە دوای ئاڵۆزیدا نین، تەنانەت لەگەڵ ئەمریکاش، چ لە ناوخۆ و چ لە دەرەوەی هەریمەکە. کۆماری ئیسلامی ئێران بە جددی باوەڕی بە چارەسەری سیاسی بۆ ناکۆچی نێودەوڵەتی و ناوچەیەکان هەیە. سەرۆکی ناتۆ ڕۆژی دووشەممە لە واشنگتن نیگرانیەکانی خۆی دەربڕی و پەنجەی بۆ ئێران درێژ کرد. دەبینین ئێران بەردەوامە لە تێکدانی سەقامگیری ناوچەکە، هەروەها ئێران بەرپرسیارە لە پاڵپشتیکردنی ئەو تێرۆریستانی کە هێرش دەکەنە سەر کەشتیەکان لە دەریای سووردا. هەڵسوکەوتی تاران ئەومان بیر دەخاتەوە کە جیهانێکی بێقانون چۆنە، پێشبینی نەکرا و مەترسیدار، جیهانێکە ئاسایشی ئێمە گرانتر دەبێت. هەروە ڕوونەکە ئەم هێرشە بەشێکە لە ئاکامی ئۆپەراسیۆنە سەربازیە بەردەوامەکەی ئیسرائیل لە غەزە دوای هێرشە سەرسورهێنەرەکەی کۆمەڵی چەکداری حەماس بۆ سەر خەڵکی سیڤیل لە 7 ئۆکتۆبەردا. شیکاران دەڵێن شتێکی تر ڕوونە. ڕوونەکە استراتێژی ئەمریکا ئەگەر 3 مانگ لەمە بەردەستی پێکرد بێت بۆ ئەوەی گرژیە ناوچیەکان پەرەنەستێنێت، ئەوە ئەو استراتێژیە شکستی هێناوە. لە پایتەختی ئۆردن دوور لە هێرشی فڕۆکە بێفڕۆکەوانەکە دانیشتوان و شیکاران دەڵێن حەز دەکەن ئەمە قۆناغەکی نوێیە لە ململانەکاندا. ئەم هێرشە لە ڕاستیدا نوێنەرایەتی ڕەهەندێکی نوێی ئەم ململانیە دەکات. بە ئاماجکردنی هێزەکانی ئەمریکا لە ناو ئۆردن یان لەسەر سنووری ئۆردن ئاماژەیە بۆ ئەوەی ئەم بە ئامانجکردنە لە سووریاوە بۆ عێراق و ئێستاش بۆ ئۆردن درێژ دەبێتەوە. ئێنجا ئێستا چی؟ ئەوە لەسەر ئەم سەربازانە وەستاوە. لە هێرشێکدا بۆ سەر یەکێک لە بنکەکانمان 3 ڕۆحی ئازامان لەدەستدا. داوای ساتێک ماتەمینی دەکەم بۆ هەر 3 سەربازەکانمان، ئێمە وەڵامیان دەدەینەوە، خوابتان پارێزێت. بۆ ئەنیتا پۆڵ، حەیدەر کەریم، دەنجی ئەمریکا.